لە NRTەوە سڵاوی مەحەمەنوویتان لێبێ خۆشحاڵین لە ڕووماڵێکی ڕاستەوخۆ لە دوو تەوەری جیاوازدا بە دیداتان شادەبینەوە. تەوەری یەکەمیان لەسەر ئەو کەمپینەیە کە کۆمەڵێت چالەکوان و کۆمەڵی ڕۆژنامەنووس پێڵساون لەژێر ناونیشانی با پێشمەرگە لە پێشینەکان ببەخشێت. لەو کەمپینە داوایان کردووە کە حکومەتی هەرێم و پەرلەمان پرۆژە یاسایەک دەرکاوە حکومەتی هەرێمیش جێبەجێی کە پێشمەرگەی کوردستان لە پێشینەکانی خانوبەرە و هاوسەرگیری یانەوەی بە زبانی گشتی خۆمان پێی دەڵێن سولفەکانی عەقار و زەواج ببەخشرێت و ئەوانەی کە چەند پارەیەک و چەند قستێکیشیان لاماوە کە پێشمەرگەی کوردستانن حەزب بکرێ و بسڕێتەوە وەک دیاریەک بۆ پێشمەرگە کە لەم ماوەی دواییدا ئازایانە ڕوبەڕووی هێزێکی وەکو داعش بووە. بۆ قسەکردن لەسەر ئەم کەمپینە و ئامانجەکانی و ئایا چەندە حکومەت و پەرلەمان دەتوانن جێبەجێیکەن لەم دۆخ و لەم زروفەی ئێستادا کە دەوترێت هەرێمی کوردستان بە بارودۆخێکی خراپی ئابووریدا تێپەڕ دەبێت. میوانداری لە هەولێرەوە پاش کەمێکی تر سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستانمان لەگەڵدا دەبێت. هەروە لە سلەیمانی چۆمان عوسمان ڕێخەری کەمپینی با پێشمەرگە لە پێشینەکان ببەخشرێت. سپاس دەکەین کاک چۆمان. سەرەتا کاک چۆمان ئامانجی ئەم کەمپینە چییە؟ سەرەتا ڕێز و سڵاو بۆ پێشمەرگەکانی بەرەی جەنگ و ڕۆبەڕووبڕووی تیرۆرسانی داعش لە پێشمانگی ڕابردوودا ئەرکێکی قورسیان گرۆتە ئەستۆ لە پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان. ئەمڕۆ ئێمە بۆ پشتیوانی ئەوان کەمپینێکمان دوێنێ ڕاگەاندووە بۆ پشتیوانیکردن لە ئەوان لەو دۆخە ئابووری لەو دۆخە نەئابووری کە ئەرێمی کوردستاندا لە قەیرانی ئابووری تێکەوتونەوە پێشمەرگە لە بارودۆخێکی زۆر ناڕەحەتدایەوە کە شکاری پێشمەرگەش لە دۆخێکی ناهەموار و ناڕەحەتدا. ئێمە و کەمپینە وەک پشتیوانی دوێنێ ڕامانگەاندووە و بۆ پشتیوانی ئەو پێشمەرگانە کە لە پێشینی هاوسەرگیری پێشینەی خانوبەرە بەخشێ بەمانشێتی ئەوەی با پێشمەرگە لە پێشینەکان بەخشێ. ئەو کەمپینە وەک دوێنە بەڕاگەاندەکانمان ڕاگەاند بوو کە ئەم کەمپینە سەد تاسەری هەرێمی کوردستانە هەموو شار و شارچکانێک ئەگرێتەوە لەبەرەوەی تعدیدمان نەکرد شوێنێکی دیاریکراوێ لەبەرەوەی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداری پێ بکەین لەو هاوسۆزێ لەو هاوخەمێ لەو پرۆژە دیاری کە ئێمە بە هەمومان هاوکاری پێشمەرگە بکەین بۆی بە جورئەتێکی باشتەوە بۆی بە قووەتێکی باشترەوە ڕۆبەڕووی تیرۆرسانی داعش بینەوە هەرێمی کوردستان و ئاسایشی هەرێمی کوردستان لەو دۆخە بێڵەوەی پارێزین. ئێوە ئیستیجابەی یەکەمتان کە لە بەیاننامەکەی کەمپینەکەتا وتوتانە یەکەم ڕاگەیاندنی کەمپینەکە بۆ میدیا و ڕایگەشتی ئەمە تێپەڕە خاڵ یەکەمتان جێبەجێ کردووە. بەڵێ ئیستیجابەی لایەنی تر لایەنی حکومەت و پەرلەمان تا ئێستا چۆن بووە بۆتان؟ ئێمە خۆشبەختانە لەگەڵ هەریەک لە ئەو پەرلەمانتارانە قسەمان کردووە هەریەک لە وەزارەتەکانیش ئەوانەی کە لایەنی معنین قسەمان کردووە و لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگە مەدەنی و ڕۆژنامە و چالاکوان هەموو ئەمانە لەگەڵمانانەوە هەستی شەکەین لە هەرێمی کوردستاندا کەس نییە دژی ئەم بڕیارە بێ و هەموومانە ئەبێ پاڵپشتی ئەم بڕیارە بکەین و ئەم جۆرە کەمپینانە بکەن بۆ پشتیوانی پێشمەرگە لەبەرەوەی بە برێکی پۆڵاینەوە لە برەکانی جەنگ چکە دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی ناڕەحەتە لە قەیرانی ئابووریەوە لەو دۆخی کە ئەو جەنگی کە ڕوبەڕووی بووەتەوە. ئێمە هەموو لایەنانەمان ئاگادار کردووە لە سەرتاوە کەمپینەکەشمان ڕاگەاندووە بەڵام دۆخی بڵێن دوای ئەم ڕاگەاندراوە دەستەکەن بە واژووکردنەوە لە هەرێمی کوردستان بۆی هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان بەشداری پێ بکەین لە واژووکردنەوە دواتر دوای ئەو واژووکردنەوە ئێمە دەستکەین بە سیمینارێکی تایبەت کە پسپۆڕان و شارەزایان کە پێک نییە ئێمە لەم بڕیارە ئەم کەمپینەوە میاداشتەیە پێک نییە لەم کۆمەڵە ڕۆژنامە و چالاکان و ڕێکخراوەکانی تر کە پێکەوە ئەم قورسایەگرینە ئەستۆ پێکەوە هەموو هاوڵاتیانش بەشداری پێ بکەین و لەو سیمینارەیە کۆمەڵە خەڵکی پسپۆڕ بێنین ئەتاوتوی ئەم مەسەلەیە بکەین تاوەکو بیکەن بە یادداشتێک و ئاڕاستی سەر و کاتێکی هەرێمی کوردستانی بکەین چکە ئێمە پێمان وایە ئەم بڕیارێکی زۆر گرنگە بۆ پێشمەرگە بۆ پشتیوانی پێشمەرگە چکە ئەوان چاوەڕێی چەند جۆر لەم بڕیارەکان دەبوو ئەمانش ئەم بڕیاران بدات چکە ئێمە لە پێشمانگی ڕاوەدا چاوەڕێ ئەو بکەین خەڵاتی پێشمەرگە بکرێ چاوەڕوان بوون کە پێشمەرگە بەڕاستی بە هاوکاری باشتر بکرێن نەکەوەی کە لە ئێستاە بێموچەی هەیە و لەو دۆخە نابووری باڵێن دۆخە ئابووری کە قەیرانێکە بوو نەک بوو بە حکومەت هەرێمی کوردستان بۆ تاک بە تاکی ئەمە ڕوبەڕوو بێتەوە. بۆ ئێوە کۆمەڵی ڕۆژنامەنووس و چالاکەوان هەستاون بەم کارە لە کاتێکە ئەمە ئیشی حکومەت بوو حکومەت دەبوو ئەمە بزانێ کە پێشمەرگە ئێستا لە بارودۆخێکی سەختی ئابووریدایە لە پاڵیشیان لە بارودۆخێکی سەختی ڕوبەڕووبوونەوەدایە ئازایانە بەرگری دەکات. بۆ حکومەت ئەمەی نەکرد بۆ ئێوە هەستان بەم کارە لە کاتێک ئەمە ئیشی حکومەت نەبوو
قسێکی زۆر جوانە و زۆر ڕاستیشە. ئێمە میشە ئەگەر تەماشای چەند ساڵ لە ڕابردوو بکەی زۆرێک لە ڕۆژنامەنووسان و چالەکوانان و کۆمەلگای مەدەنی هەمیشە لەو بەرگریە سەختەیە بوون، چونکە حکوومەت هەندێک جار ڕۆڵی خۆی نازانێ، هەندێک جار توێ بێ پەرلەمان وشار بکەیتەوە لە بەرامبەرمە بەداخەوە کە ئەڵێم ئەم قسەیەکەم، چونکە پەرلەمان ڕۆڵی خۆی نەجێڕاوە لە ڕابردووە، وەزارەتەکان ڕۆڵی خۆیان نەجێڕاوە. یعنی ئێمە قسەمان لەسەر هەر سێ سەرۆکایەتێک و پانتایی دەسەڵاتی لە هەرێمی کوردستاندا و لە ڕابردووش ڕێکخراوەکان و ڕۆژنامەنووسان و چالەکۆنانی مەدەنی لەم بەرگریا بوون لەناخەوە حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و وەزارەتی پێشمەرگە زۆر لە ئێمە باشتر دەزانێت کە پێشمەرگە لە دۆخێکی زۆر ناڕەحەتدایە، بەڵام ئەمەرکە قورسێ بۆ ئێمە گوتمان ئەسۆ لەبەری خۆمان لەناو خەڵکان خۆمان لەناو پێشمەرگای بەداخەوە زۆرێک لەو ڕاگەاندانێت بەداخەوە زۆرێک لەو برسانی کە چونەتە بەرەکانی جەنگ، ینی ناتوان معاناتی پێشمەرگە وەکەم بێتەوە، پێشمەرگەش نەیتوانی ئەم معاناتە لە ڕێگەی میدیاکۆ بگەینیان لە ڕێگەی ئەو کەسانی کە ئەچن بگەێنرێت. لەبەرەوە ئەگەر تۆ دامنیش ئێستا لەگەڵ پێشمەرگەی ئەوانەی کە لەبەرەی جەنگ ئەگەڕێنەوە سەدان معاناتیان هەیە، لەبەرەوە پێشنیا سەروەرگیری وەرگرتووە، پێشنی خانوبەری وەرگرتووە، بێموچەییە لە دۆخێکی ناڕەحەتیشدا ڕۆژانە ئەو شەیدانەمان بۆ گەڕێتەوە، لەبەرەوە دۆخی هەم خێزانی لە دۆخێکی ئالۆز ناڕەحەتدای هەم دۆخی پێشمەرگەش لە دۆخێکی زۆر ناڕەحەتدای. کاک چۆمان ئێوە وتان پەیوەندیمان کردووە بە کۆمەڵی پەرلەمانتارانە کوردستانەوە، لەو پەرلەمانتارایی کە پەیوەندیتان پێ کردووە سۆران عومەر ئەندامی پەرلەمان پەیوەندیتان پێ کردووە؟ نەخێر پەیوەندیمان بە سۆران عومەرەوە نەکردووە. زۆر باشە کاک سۆران سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش. کاک سۆران کەمپینێک ڕاگەێنرا با پێشمەرگا لە پێشینەکان ببەخشێت، ڕەنگە ئاگاداری ئەگەر ئاگادارنی بە کورتی با پێ بڵێم ئەم کەمپینە داواکاری کۆمەڵی ڕۆژنامەنووس و چالەکوانی بۆ ئاگاداری. زۆر باشە. پرۆژەی ئێوە بۆ پەرلەمان، پرۆژەی پەرلەمانتاران لەسەر ئەم کەمپینە چی دەبێ؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، من دەستخۆشی لەو خوشک و برایانەکەم کە ئەو کەمپینەیان کردووە. ئێمە هێشتا حکوومەت لە کابینەی هەشت تەشکیل نەکرابوو لە پرسیارەکانی لیژنەی دارایی کە من ئەندامی لیژنەی داراییم ئاراستەی حکوومەتمان کردبوو، داوامان کردبوو کە ئەو داوایی ئێستا کەمپینی بۆ کرێ پێشمەرگە یاخود هەندێک فیەی مجتەماع لە پێشینەکان ببورێن ببەخشرێن، بەڵام حکوومەت کە جوابی داوەتەوە جوابێکی تەواوی یاساییە کە دەڵێ لێخۆشبوون و بەخشینی پێشینەکان پێویستی بە یاسایە چونکە سولفەکان بە یاسا دراون. من وەکو بەدەمەوە هاتنی ئەو کەمپینە سەرڕایەوەی کە پەیوەندیشان پێوە نەکردوم، بەڵام ئەرکی خۆم ئەداکەم بەرامبەر بە چ داوای ئەو ڕۆشنبیرانە و چێ بەرامبەر بە پێشمەرگە بەرامبەر بە هێزەکانی ناوخۆ بەرامبەر بە ئاسایش من ئەمڕۆ پرۆژە یاسایەکەم بۆ ئامادەکردوون و ئەم پرۆژە یاسایە پێشکەشی پەرلەمانی کوردستانەکەم و لە ڕۆژانی ئایندە واژۆی بۆ کۆەکەمەوە بە ناوی پرۆژە یاسای بەخشینی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ ئاسایش لە سولفەی هاوسەرگیری و قەرزی عەقاری. زۆر باشە کاک سۆران، ئەوەش پرۆژەکەیە کە لە حەو مادە و هۆکارەکانی دەرچوونی یاساکەیە. زۆر باشە. حەو مادەکە ئەگەر بە کورتی هەندێ مادەمان بۆ بخوێنیتەوە؟ بەڵێ مادەی یەکەم هەموو ئەو پێشمەرگە و هێزانەی ناوخۆ و دەستگای ئاسایشی گشتی هەرێم کە بەشداری شەڕەکانی بەرگری لە کوردستانیان کردووە لە هەر جێگەیەک دژ بە پەلامارەکانی داعش پێشینەکانی هاوسەرگیری و سولفەی خانوبەرە کە وەریان گرتووە ببەخشرێن لێی. مادەی دووەم ئەم بەخشینە ئەو پێشمەرگە و هێزانەی ناوخۆ و دەستگای ئاسایشی گشتیە گرێتەوە کە لە پێشینەکانی هاوسەرگیری و خانوبەرە لە یاسای ژمارە 8 ساڵی 2012 و یاسای ژمارەیەکی ساڵی 2013 بودجەی گشتی هەرێمی کوردستان سوودمەند بوون. من بۆیە لێرە تەنها پێشمەرگەم نەهێناوە، دەبێت لە یادمان بێ هێزەکانی ناوخۆ سەر بە وەزارەتی ناوخۆ چ زێرەڤانی و چه هێزەکانی تر و دەستگای گشتی ئاسایشی هەرێم بەشدارن لە ئەو ئەرکانەی کە پێشمەرگە بەجێی هێناوە و داواشم کردووە بۆەوەی یاساکە جێبەجێ بکرێت 2 ساڵی وەرگرتنی سولفە زۆر باشە کاک بگرێتەوە. چەندین مانگە پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ لە ڕوبەڕووبوونەوەدان لەگەڵ چەکدارانی داعش لە تەنیشتەوەشەوە لە بارودۆخێکی سەختی ئابووریدا دەژین بەوەی نەدانی موچە.
بۆ ئێوە پێشتر ئەمەتان نەکرد ئەم هەنگاوەتان نەنات دوای ئەم کەمپینە بۆ بەردەوام چالاکوان ڕۆژنامەنووسان لە دەرەوەی پەرلەمان بیر دەکەنەوە کەمپینێک دروست دەکەن اینجا ئێوە بیرەکەنەوە شتێ بکەن بۆ پێشتر ئەمەتان نەکرد خۆڕسکانە دروست بێت. کاک محەممەد پێشتر ئێمە بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستانمان هەیە لەگەڵ بڕیاری ژمارە 18 کە تایبەتە بە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ لەوێ ئەو کاری کە ئەو کاتە پێویست بوو بۆ پێشمەرگەی بکەین پێشخستنیان لە یەکەم وەزارەت بۆ وەرگرتنی موچە و وەزارەتی ناوخۆ بۆ دووەم وەزارەت و پێدانی خوتوورەی تایبەت واتە مەترسیەکی تایبەت بۆ پێشمەرگە سەرف بکرێ و موچەکەیان هاوتای موچەی هێزەکانی ئاسایش و ناوخۆی لێ بکرێ ئەمانە ئەو دەستکەوتانن کە لە ڕابردووە بۆ پێشمەرگە کراوە و لەگەڵ تێپەڕاندنی ئەم قەیرانە هەمووی دەچێتە بواری جێبەجێکردن کەم تەرخەم نەبووین بەرامبەر بەو هێزانە و بۆ خۆشتەزانی هەرێمی کوردستان هێندە بەداخەوە دەیڵێن بە دۆخی نائاساییە تێپەڕیوە دۆخی جەلەولامان تەواو نەکرد شنگالی هاتە سەر شنگالمان تەواو نەکرد کۆبانی هاتە سەر وەکو پەرلەمانی کوردستان لە هەوڵی بەردەوامین و دوجاریش ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ڕۆژنامەنووسان هاوڵاتیان ئەوانیش کە ئەرکی خۆیان بەجێ دێنن ئێمە ئەرکەکە دەگەێنینە ئەنجام و بەرپرسیارەتی یاساییەکەی ئێمە دەیبینە پێش و ئەوانیش تەواوکاری ئێمن و ئەوانیش پشتیوانی ئێمن و ئەمە ناکاتەوە ئەگەر ئەوان بەکارێ هەڵنەسن ئێمە نایکەین یا ئێمە کارێ نەکەینەوان بیری لێ ناکەنەوە. زۆر باشە کاک سۆران وەگوتم دەستخۆشیم لێیان هەیە ئەمەش هەنگاوێکی ترەوە هەنگاوی تریش بەدوایە دێت. زۆر باشە بە تەنیشت پرۆژەکەی ئێوە کەمپینەکەیەوە لە پەرلەمانیش سۆران عومەر ئەندام پەرلەمان دەڵێ پرۆژەیەک ئامادە کردووە کە پێشکەشی پەرلەمانی کەین بۆ قسەکردن لەبارەی عەفوکردنی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ لە پێشینەکان. چۆن ئەم دوو پرۆژەیەک لە پەرلەمانەوە لەگەڵ کەمپینەکەیەوە تێکەڵ یەک دەکرێت؟ من زۆر خۆشحاڵم بۆ کە ئێمە توانی بێتمان پەرلەمانتاران بجوڵێنین چکە لە ڕاستیاو ئەرکی پەرلەمانتاران بوو خۆیان بجوڵێن ئەم داواکاریەوە لە بریەوە لە سەردانی بەرەکانی جەنگەکەنەوە لەگەڵ بەرسان کۆ بنەوە و دانانیشن بە دیان معاناتی پێشمەرگە و لە دوای سەردانەکانە گەڕێنەوە دوایەوە لە بریەوە ئەم معاناتانە بکەن بە نووسرا و ئاڕاستی حکوومەتی بکەن و ئاراسی وەزارەتی بکەن و بەداچوون بۆم کێشانە بکەن. خۆشحاڵم بەوەی دوێنێ ئێمە ئەو کۆمپینەمان ڕاگەیانەوە پەرلەمانتارێک ئەڵێت ئێمە پرۆژه یاسایەک پێشکەشەکەین با بڵێن ئێمە نووسراوێک ئاڕاستاکەین بەداخەوە من ئەڵێم ئەمە کێشەکەمانە بوو ئێمە قەیرانەکەمان بووە لەگەڵ ئەو قەیرانە دارایی مرۆیی کە ڕوبەڕۆی حکوومەتدێری کوردستان بێتەوە لە ئاسی وشاریە بەرامبەر بە ئەوەندام پەرلەمانە بەرامبەر و تاکانەوە بەرامبەر وەزارەتەکەی کە بەرامبەر بە خواستی هاوڵاتیان هەیەە لە ئێستاە پەرلەمانتارێک دوای کەمپینێک ئەڵێ من ئەمەکەم لەگەڵەوەی کە کەمپینەکە ڕابگەنێ بۆ پشتیوانیکردن خۆی لەسەر و کەمپینەکەەوە ئەڵێ من ئەم پرۆژه یاسام هەیە بەداخەوە من دیان جارانم بەداخەوە کە لەبەرەوەی ئێمە هەمومان ڕۆژداری پێ بکەین پەرلەمانتارە خۆی ئەمەکان نەگەن چکە ئێمە پێشتر لەلایەن فراکسیۆنەکانەوە ئاگدار کراینەوە کە ئێمە ئەگەر هاوکاری بکەن هاوکاری و فراکسیۆنانە بکەین لە ڕاستە کاک محەممەد کێشەیەک ئەوەیە کە فیکرێت لە کۆمەلگاوە تەرحەکرێ بۆ پەرلەمان ئەو کارەساتێکی گەورەیە فکرێت لە شوێنێک تەرحەکرێ بۆ حکوومەت دیسان ئەڵەم کارەساتی گەورە خۆی بیر ناکاتەوە لەوە کە ئەم پێشمەرگە چ پێویستێکی بچێت ئەو هەموو وەزارەتەکانی تێکردو لە کاتێک خەڵک ینی وەزارەت هەیە خەڵکی کەسێکی نردووە کارێکدەریشی نردووە پێشمەرگی نازان ئاسایشە یا هەر لایەنێکی ترە بەرەگەی حیزبەکان نبوون یان بەس لە شوێنی تر بووە ڕۆشتو بۆ 5 ڕۆشتووە یان ڕۆشتە بۆ 10 ڕۆشتە پێشمەرگە لە ئاستیەوەی کە موچەکەی کەمە لە ئاستیەوەی دوو سورفەی وەرگرتووە لە ئاستیەوەی باری ئابوووریەکی دۆخێکی خەتەری هەیە کە ئێستا موچەی نییە ئەم هەموو دۆخان ئێمە بۆی هەڵمەژادەوە بۆی حکوومەت بیانومان پێ نەگرێ بۆ ئەوەی پەرلەمان بیانومان پێ نەگرێت ئێوە ئەرکەکە ناقورسەوە هەموو وەزارەتە ئەم ڕێژە زۆر ئێمە ناتوان لێ خۆش بین بۆی پێشمەرگەمان دەستشان کردووەم کەمپینە بەردەوام بین بە وەزارەتەکانی تریش بەس دیارە هەندێک لایەنی دیارێکە پرسیارە ڕوبەڕووی کاکسۆرانەکەم من نەکا بۆم زایدە بەسەر ئێمە کە بڵێ ئەومانەتان تێکەڵ نەکردو ئێمە تێکەڵات بەڵێ بیرمان بۆ ئەوانیش کردوێتەوە بەڵێ لەو سیمینارانە ئاماژەی بکەن چکە ئێمە بە وردەکاریەوە ئیشەکەین نەکەوەی کە بەڕاستی نووسراوێک ئاڕاستە بکەن زۆر باشە چکە بە داچوونشی بۆکەن بۆ زۆر باشە کۆمەڵی خاڵی گرنگ و ڕوژان کاک چۆمان کاک سۆران بۆ ئێوە لەسەر و ئەم کەمپینەوە پرۆژەتان پێشکەش کردووە بۆ نایەن تێکەڵ بەم کەمپینە بن وەکو کەمپینێک کە کۆمەڵی چالاکوان و کۆمەڵی ڕۆژنامەنووس پێشکەشیان کردووە ئەمە خاڵێکی تر تێکەڵکردنی ئەو هەموو فئە جیاوازە هێزەکانی ناوخۆ شوێنەکانی تر کە بەڕێز ئاماژەت پێدا بۆ ئەم پرۆژە یاسایە
ئەمە بۆ خۆی ئەوە ناگەێنێ حکومەت مبڕری پێ دەبێت دەڵێ من ناتوانم عفوی ئەو هەموو فی ئەجیاوازە بکەم. بەڵێ من کەمپینەکە هەر لە ئیعلام دوێنێ بیستومە و کەسیش پەیوەندی پێوە نەکردوم. من ئەرکی خۆم بەجێدێنم و ئەوانیش ئەرکی خۆیان بەجێدێنن. سەرەتا دەستخۆشیم لێکردن و ڕەخنەشم لێ نەگرتوون، چونکە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش و مجتەمەعیش ئەرکی خۆی هەیە دەبێ بەجێی بهێنێ. ئێمە لە ڕابردووە گرنگترین بڕیارەکانی پەرلەمان بۆ پێشمەرگە بووە، نەگەوەی کە کارمان بۆ پێشمەرگە نەکرد بێ لە بیرمان چوو بێتەوە بە بەرچاوگرتنی ئەو دۆخەی کە هەرێمی کوردستانی تیاویش قەیرانی داراییە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، ئەو کەمپینە دیارە دروستکردنی ڕایەکی گشتیە و جۆرێک لە فشارە بۆی کە دەسەڵاتی ئەنان و جێبەجێکردن زیاتر گوێیان لێ بگرێ. من پرۆژەکەی کە ئامادەم کردووە ناوی کەسی لەسەر نییە، کێ ئامادەی کردووە تاکو بێ بە دەستکەوت. ئەو پەرلەمانتارانی کە واژۆیەکەن قەناعەتیان بەم پرۆژە هەیە، ئەوە ناوەکانیان شوێنەکەی بەتاڵە. خۆم هێشتا ئیمزاشم نەکردووە. ئەو کاتێک کە ئیمزایەکەین دەبێ بە پرۆژەی ئەو پەرلەمانتارانەی ئیمزای دەکەن و پێشکەش دەکرێت لە سەرجەم فراکسیۆنە جیاوازەکان و من هەتاکو هەموو پەرلەمانتاران لەو 180 بێ لە سێ ئەندامەکەی دەستەی سەرۆکایەتی پیشانی هەر هەمویانەدەم بۆی بە هەمومان ئەم پرۆژەیە بەرینە پەرلەمانی کوردستان لە سبەینەوە. بەڵام ئەم پرۆژەی جەناب باس ئەوەی کە ئەو فیئانەی تری تێکراوە فیئەیەکی زۆری تێدایە. ڕەنگە ئەمە مبڕیر بێ بۆ حکومەت بڵێ من ناتوانم لەم کاتەیە کە بارودۆخێکی خراپی ئابووریە ئەم هەموو فیئە جیاوازە عەفووکەم لەو سولفانە. لە ڕاستیا بیرم لەوە کردوتەوە چونکە بۆ خۆم ئەندامی لیژنەی داراییم و پێشتر لەگەڵ حکوومەت کاتێک کە قسەمان کردووە ئاستی توانای حکوومەت و بۆچوونی حکوومەتیش دەزانم. ئەم پێشینانە کە وەرگیراون سەرەتا با لە یادمان بێ بەشێکی دراونەتەوە، یعنی کەس نییە لەم پێشینانە قیستی نەداوێتەوە، واتە بەشێکی دراوەتەوە. ئەمە یەک، چونکە تاکو 2013 پێشینە وەرگیراوە، 2014 دینارێک وەرنەگیراوە و لە 2013ش کەمترین پێشینە دراوە، چ لە هاوسەرگیری بە تایبەت لە خانوبەرە زۆر کەم وەرگیراوە مامەڵەکان. و لە ناو هێزی پێشمەرگە هەمووی هێزی پێشمەرگە کە ئەگەر وەزارەتی پێشمەرگە حسابکەی 160,000 و هێزەکانی دەرەوەی وەزارەتیش بە هەمووی بکاتە 250,000 هەر هەمووی پێشینەی نەس هاوسەرگیری نەخانوبەرەی وەرنەگرتووە. باش واتە نیسبەیەکی کەمە لە ناو هێزی پێشمەرگە. لە ناو هێزەکانی ناوخۆش بە هەمان شێوە و لە ناو ئاسایشیش بە هەمان شێوە. دوای ئێمە کاتێککە ئەم پرۆژە پێشکەشەکرێ خوێندنەوەی یەکەمی بۆکرێ لایەنە پەیوەندیدارەکان ئەدوێنرێ ئاماری ئەو سولفانە وەرەگرین و دوای ئەوە بۆی کە حکوومەت نەڵێ من ناتوانم لە سەرەتای سولفەکانەوە لێخۆشبوون دەربکەم دیاریم کردووە. یاسای ژمارە 8 ساڵی 2012 و یاسای ژمارەیەکی ساڵی 2013 کە لێرە پێشینەی هاوسەرگیری 5 میلیۆن بووە، پێشینەی خانوبەرە زۆرترینێتی 20 میلیۆن بووە بۆ دەرەوەی شارەکان و جێگایانە 25 میلیۆن بووە. باشە کاک سۆران، واتە حەسرمان زۆر باشە، ئەمە زۆر باشە کردووە. بەڵام ئەم شێوازی هێنان و بردنە بۆ دروستکردنی پرۆژەیەک و بڕیادان لە پرۆژەیەکی یاسایی بۆ عەفوکردنی هێزی پێشمەرگەی کوردستان، یعنی ئەگەر بەجددی ئیشی بۆ بکرێ پێشمەرگە ئەوە نایەنێ ئەم پرۆژە یاسایە بە ئاسانترین شێوە بە کەمترین ماوە جێبەجێ بکرێەوە حکومەت ئیلزام کرێ بە جێبەجێکردنیەوە تا ئیمزای بۆ بکۆ بکرێتەوە تا کەمپینێک لێرە ڕاگەنێ و ئیمزای بۆ بڵێ. لە ڕاستیە ئەوەی کە ئەو کەمپینە کردوێتی ئەرکی هاونیشتیمانیانە بەرامبەر بە هێزەکانی پێشمەرگە کە شایانی زۆر لەوە زیاترن، ئەوە دڵسۆزی خۆیانە و دەینوێن و دەستخۆشی لە یەکەم. ڕێکاری یاساییش بۆ ئەوەی کە ئەمە بە شێوەی عاتیفی نەبێ بە شێوەی یاسایی بێ، چونکە حکوومەت ناتوانێت ئەم بڕیارە بدات، دەبێ یاسا لە پەرلەمان دەربچێ حکوومەت جێبەجێی بکە. پێویستی بەوەیە ئەم پرۆژەیە دە پەرلەمانتار واژۆی کاتا ڕێکاری یاسایی خۆی ببڕێ و پێشکەش بکرێ و ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکرێ. هەرچەندە بڕیاری
تایبەت بە پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ لە ماوەی 24 کاتژمێرە گرنگترین بڕیارە لە مێژووی پەرلەمانی کوردستانە باشە تایبەت بە پێشمەرگە و یەخستنی باشترکردنی گوزەرانی پێشمەرگە دڵنیا پشتیوانی زۆری دەبێت زۆر باشە کاک چۆمان یعنی ئیتر ئێوە بۆ کەمپین ڕاگەن و ئیمزا کۆ دەکەنەوە و دواتریش پسپۆر و کۆنفرانسی تایبەتی بۆ دەکەن لە کاتێکە کاک سۆران عومەر ئەندامی پەرلەمان ئاماژەی بۆ دا کە پرۆژەی یاسای حازر کردەوە پێشکەشی پەرلەمانی دەکا چاوەڕێەوە دەکا کە زۆرترین ئیمزایاندا پەرلەمان لەسەری واژۆ بکرێ و پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی بکە. کاک محەممەد کاک سۆران وەک گەندان پەرلەمان ئەمەکەەوە زانم ئەڵێ خۆیوتی ناوم نهێناوە ناوی خۆی نهێناوە ئەم پرۆژه یاسایش نییە لەبەر ئەگەر خۆی باش ئاگادارە لەوەی کە ئەگەربیان کردای پێشتر ئەمە ئاسانیەکرا بەهەرحاڵ ئێمە ئەمانەیە قورسایی زیاتر بکەین بۆ لەبەرەوەی یەکوەک سامپڵ پێشمەرگەمان هەڵبژاردووە لەبەرەوە پێشتر وتم دۆخی ئابووری زۆر ناجێگیرە پارێنیە لە بەردەسا پێشمەرگە لە بەرەکانی جەنگە بەردەوامیش لە بەردەکانی جەنگە دووهام ئەم دوو سولفەی وەرگرتووە سێهم قورسایشی گەوری خێزانی لەسرە لەوەی کە ڕەنگە جەنابی ئاگادار نەبێ سەدان خێزان ئامادەن کوڕەکانیان مێردەکان لە بەرەکانی جەنگ بگەڕێنەوە ماڵەوە نەچنەوە کرێکاری پێیان دۆک لەوەی چکە لەو شەڕە سەختەی کە هەیە لەبەرەوە ئێمە ئەومان هەڵبژاردووە جارێکی تر نە پەرلەمان نە حکوومەت ئەوە نەکاوە بە وردەکاریش و ئیشی لەسەر بکەین بۆیە ئێمە و خەڵکان ئامادەکەن و لەو سیمینارەماگرتووە لە خۆڕە ناتوین ئێمە پسپۆر بینە لە ناو وەزارەتی پێشمەرگای دارایی ئێمە هەم دۆخی حکوومەتی وەزارەتی دارایی بزانین کە بۆی لە ژێری دەرنەچێ بۆ ئەوەی پەرلەمانتارە هێنین بۆی کەسانی پسپۆر و شارەزای هێنین ئەمانە بە وردەکاری بکە خەڵکی ینی هەموو وەزارەتی پێشمەرگە ڕاستە پێویستی نییە بەڵام لەناو بەڕاستی تۆ بەکێ ئەمە چی سوفی ڕاگەش خەڵکی فەقیرە ئەو خەڵکانە کە ئێمە لە دۆخی ناڕەحەتان ئەو خەڵکی لە ساتری ڕۆبەڕۆبەرەوەی داعشایە نەکەوی وەزارەتە لە شوێن لە ماڵ و خۆت یا لە جێگای ترە لەبەرەوە ئەگەر ڕێژەیەکی تایبەتی کەن بۆ ئەو پێشمەرگانەی کە لە بەرەکانی جەنگان بەڵێ ئێمەمانەوەمە تایبەتمان گەین و لە هەمان کات ئەمە بکەم ئەمە لە کۆمەڵە خەڵکو سۆر ڕاوێژ پێ بکەین و ئەمانە بکەین بە پرۆژە یاسا ئاڕاستی هەر سێ سەرۆکایەتێکی بکەین بۆی هەر سێ سەرۆکایەتەکە بخێنە ژێر بەرپرسیارەتی قورسەوە نەکەوەی پەرلەمانتاری یا دە پەرلەمانتاری بین بڵێن فەرمووت و ئەمە ماوە ئیمزا بکە چونکە ئەگەر بەرپرسیارەتیان هەڵبگرێتە بەڕاستیان دە ئەندام پەرلەمان پێشتر ئەمان کردبوو چونکە دۆخی پێشمەرگە زۆر باش دەزانەوە خۆیان چوونەتە بەرەکانی جەنگەوە لەبەرەوەی ئێمە هەمومان وەک پێشترتم بۆیە ئەمە بەرپرسیارەتە قورسەمانگرتووە لەبەرەوەی چیرۆکی تراژیدی تایە بۆ ئێمە ناڕەحەتێکی گەورەی تایە بۆ ئێمە چکە من بۆ خۆم نەچوومەتە بەرەکانی جەنگەوە نەبینیەوە بەڵام کە تۆ ئەگەڕێتەوە بە سیمایان پێشمەرگای دەزانی چەند قۆناغی زۆر باشە لەبەرەوە ئەو لەبەرەوەی تاواکە لەبەرەوە ئێمە قورسایشی گەورە دروستەکەین هەم هەموو هاوڵاتی و هەموو نیشتیمانێک بەشداری پێکەین لەبەرەوەی لە ڕووی ئاسایشی نەتەوەییەوە بتەوتر بین لەبەرەوە هەمومان بەشداری ئەمە بکەین نەک دە پەرلەمانتان بیکا بە چەند چێشی گوڵی خۆی و بڵێ ئەمە ماگوڵێت چونکە ئێمە بەڕاستی قسەمان لەسەر خودی ئەم پرۆژە یاسای بکە لەگەڵ دە پەرلەمانتان یا دە شەخصی جیاواز ئەمە مابۆ بکات لەبەرەوە ئێمەمان هەموو فراکسیۆنەکان بەشداری پێ بکەین جا بوورە بینێشن هەموو فراکسیۆنەکان بەشداری پێکەین ئێمە هەموو لایەنەکان بەشداری پێ هەموو لایەن و حیزبەکانیش بۆەوەی نەبێ بەچەکە گوڵی لایەنێک و لایەنێکش دژی بێت زۆر باشە کاک سۆران لە ڕووی یاساییەوە ئەوکۆندان پەرلەمانێک چەندە یاسایی و شیاوە تایبەتی کەیتەوە ئەوانەی عەفوو دەکرێن لە سولفەکانی هاوسەرگیری و خانوبەرە ئەوانە پێشمەرگانە بن کە لە بەرەکانی جەنگان بەڵێ کاک محەممەد ئەوانی لە بەرەکانی جەنگن زێرەفانیش و هێزی وەزارەتی ناوخۆ هاوشانی هێزی پێشمەرگاش لەبەرەوە جیاکردنەوەیان من جیای ناکەمەوە و هێزەکانی ئاساییشیش لە چەندین میحوەر بەشداری فیعلی و کارایان کردووە بۆی جیاکاری دروست نەکەین لە سەنگەرەکانە و هەموو پێشمەرگەن بەڵام لە ئاسایش و لە ناوخۆ و لە وەزارەتی پێشمەرگەوە چوون ئەمە بۆ ئەوەیە کە هەموو ئەوانەی کە لە سەنگەرەکان و لە سەنگەری بەرگری لە خاک و نیشتیمانە بوون بیانگرێتەوە و هۆیەکانی دەرچواندنیش کە نووسراوە لە پێناو باشترکردنی گوزارانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ و ئاسایش وەک کەمترین ڕێز لێنان لە ماندووبوونی بەشێک لەو هێزانە کە پارێزەری خاکی کوردستان و سەرۆماڵی هاوڵاتیانن ئەم یاسایە دەرەچوێنرێ باشە ئەمە دەستکەوت و چەپکە گوڵ نییە ئەمە ئەرکی خۆمانە و ئەو بەڕێزەکە ئەڵێ ڕەنگە من ئاگام لێ نەبێت لە گوزەرانی پێشمەرگە من ئاگام لە گوزەرانی پێشمەرگە هەیە لە جەلەولا تا شەنگال و ئاگام لە گوزەرانی شەڕوانانیش هەیە هەتا کۆبانی و باش دەزانین لە ڕابردووە ئەم داوایە لەلایەن چەند پەرلەمانتارێکەوە لە حکوومەت کراوە حکوومەت ڕەدی کردوتەوە و داوای کردو بە پرۆژە یاسا
دەبێ ئەو بڕیارە حکوومەت جێبەجێ بکات نەک بە داواکردن کاک سۆران ئێوە دەتوانن لە پرۆژه یاساکەدا وە کەمپینەکەیەوانی سۆران بۆ ئەوەی حکوومەت نەڵێ ئەمە بارگرانیەکی قورسە بەسەر شانی منە و لە کاتێکا من بە ئەزمەیەکی قورسی ئابووری و داراییدا تێپەڕ دەبم دەکرێ ئێوە لە پرۆژه یاساکەتانە لەو یاسایی پێشکەشی دەکەن و دواتر دەبێت بە یاسا و حکوومەت ملزم بێ بە جێبەجێکردنیەوە ئەکرێ سەقفێکدانن بۆ ئەو موچانەی کە پێشمەرگە لەوەنا بۆ ئەوەنە شمولی دەکات لە سولفەی هاوسەرگیری و پێشینەی خانوبەرە ببەخشرێت یعنی موچەکان تهدیدکەن بۆی لە ڕاستیە دوجار ئەمە پرۆژەیە و هەر پرۆژەیە کە پێشکەشەکرێ هاوڵاتیەک دەتوانێت پرۆژەیەکی بهێنێ قەنەعات بە 10 پەرلەمانتار بکات تاکو و پێشکەشی بکەن و دوجار ئەوە پەرلەمانی کوردستانە لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانە و ناو هۆڵی پەرلەمانە ئەوە یەک لای دەکاتەوە کە کێ شمولی بکاوە کێ شمولی نەکە ئایان پرۆژەیە قبول دەکرێت یا قبول ناکرێ جگەلەوە ئێمە لەم پرۆژەیە داوا ناکەین حکوومەت ئێستا ئیزافەی پارە بدا داوا دەکەین ئەو پارانەی کە لە ڕابردوو داوێتی و ئێستا لە قەیرانەکەین چاوەڕێ ئەو پارانە بەشێک لەو پارانە نەکاتەوە بۆیە ئەگەر بڵێ قورساییە ئەم قورساییش دەخینە سەر هەموو قورساییانەی ترکە ئێستا ڕووی لە وڵاتە کردووە و پێشمەرگە و ئاسایش و هێزەکانی ناوخۆ لەوە زیاتر دێنن کە بۆیان بکەین و پێم وایە بڕیارێکی قورس نییە هەنگاوێکی کلانی کەمی هەوڵێکە بۆ ڕێزلێنان لە هێزی پێشمەرگە باشە کاک چۆمان ئەوەی تێبینی دەکرا بەشێک لە ئەگەر بڵم زۆرترین ئەندامانی ئەم کەمپینە خەڵکانی هەڵەبجە بوون و ڕۆژنامەنووس و چالەکوانەکانی شاری هەڵەبجە بوون با پێشمەرگە لە پێشینەکان ببەخشێ ئەسبابێک هەبوو هۆکارێک هەبوو شتێک هەبوو لە پشتی ئەمەوە کە زۆری نەتان خەڵکی شاری هەڵەبجە بن بۆ ئەم کەمپینە ڕاستە ئەمە ڕاستە فکری کەمپینەکە لە زۆربەی چالەکوانان و ڕۆژنامەنووسانی هەڵەبجە دروست بووە بەڵام ناکاتەوەی کە هەموو کوردستان هەموو شارەکانی کوردستان لەگەڵ ئەم کەمپینە نەبێت ناکات ئەوەی کە ئێمە پرس و ڕاوێژمان پێ نەکردمێت و لەگەڵمانان نەبوو بێتن دواتر لە قۆناغی دووان ڕەنگە لە زاخۆ تا قۆناغی یەکەمیشە زۆرێک لەو چالەکوان و ڕۆژنامەنووسانە پەیوەندیان پێکردن کە هاوکاریی باشمانە بن بەڵام ئێمە و هەڵەبجە ئەو براری کە دامانەوە ڕەنگە وەڵامێک بێ بۆ کەسانی کە پێیان وایە کە لە هەڵەبجە لە چەند ماوەی ڕابردووە چەند گەنجێک چوونەتە ناو داعشەوە ئەمە وەڵامێک بێ بۆی کە ئەو خەڵکانی کە دەیانوت هەڵەبجە 600 بۆ 700 داعشی لێ ڕۆشتەوە بۆ چۆ بۆ ناو ڕێزەکانی داعش ئەمە وەڵامێک بۆ میدیانی کە بەڕاستی هەندێک لەوانەیە کە لە خەڵکی سووریا و سعودی و کۆمەڵ لە شوێن بە ئیکەن بە ناوی هەڵەبجەوە ئێمە و داتاوزانەرە لەبەری ئەوە ئێمە کۆمەڵێک شەیدی قارەمانمان هەبوو بەڕاستی مامەڕەشە لە ماڵەوە بوو بۆ خۆی دانیشت بۆ خانەنشین بوو چۆبەرەکانی جەنگ و بە سەربەرزیشەوە شەید کرا لەبەرەوەی ئێمە ڕێژێکی زۆر زۆمالەوە شەیدی زۆر قوربانی گەوریشمان داوە لە هەڵەبجە ئەو پێشمەرگانی کە چونتە بەرەکانی جەنگەوە و لە ڕووی چالەکوانان و کۆمەلگای مەدەنیشەوە زۆرێکمان لێن و خۆبەخشانە من ڕەنگە دەقیقەن ئامارێک بڵێ بەڵام ئامارێکی زۆر دڵخۆشە لە پێشی هەموو شارەکانی کوردستانەوە کە خۆبەخشەکانی هەڵەبجە لە بەرەکانی جەنگدان ئەمە شێکێکە لە وەڵامانەی کە بەڕاستی بیسەمین هەڵەبجە شارێکی جوانە و شانی خاونڕۆژ و بیر و فیگری پێگی تایبەت و هەمیشە شۆڕشەکان لە ناو هەڵەبجە دەستی پێکردووە و هەمیشەش هەڵەبجە ئامادەی قوربانیدان بووە لەم دۆخە و ئامادەی پاراستنی ئەم دۆخە بووە لەبەرەوە ئێمە وەڵامێکە بێ بۆ کەسانی کە جارێکی تر ئەم تۆمەتانە ئاڕاستی هەڵەبجە نەکەن و ئەم تۆمەتان لەم تۆمەتانکەوە لە بری ئەوەی کە ئێم بەخشین ئەم تۆمەتانە بۆ خۆندا بین پێکەوە کار بکەین لە پێناو بەرزکردنەوەی ورەی پێشمەرگە لە پێناو پاراستنی ئاسایشینەتەوەیە لە پێناو دروستکردنی پارێزگایەکی جوانی نمونەی لە زۆر باشە کاک سۆران هیچ تێبین و سەرنجێک دێ لەسەر ئەو قسانەی کاک چۆمان کە ئاماژەی بۆدا ئەو چالەکوانانە ئەو ڕۆژنامەنووسانە لە شاری هەڵەبجەوە ئەم کەمپینیان ڕاگەیاندووە دەڵێ وەڵامێکە بۆ ئەوانەی کە دەیانوێت زۆرترین کورد کە لە چۆتە ناو داعشەوە خەڵکی هەڵەبجەن بەڵێ لە ڕاستیە ئەوە بەشێک بووە لە ناو زڕاندن بە هەڵەبجە و بە قوربانیەکانی هەڵەبجە و بە گەورەی هەڵەبجە ئەوە لە گەورەی هەڵەبجە کەم ناکاتەوە چونکە ئەگەر لە هەڵەبجەوە خەڵک چوو بێتە ناو داعش لە شار و شارۆچکەکانی تریشەوە خەڵک چووە لە ئەمریکاشەوە خەڵک چووە لە بەریتانیا و فەڕەنسا و هۆڵندا و تەواوی وڵاتانی دنیاوە چووە ڕەنگە گەلی کورد کەمترین خەڵکی چوو بێتە ناو داعش و
بەریتانیەکان زۆرتر لە کورد چوو بن، فەڕەنسیەکان زۆرتر لە کورد چوو بن. ئێمە کاتێک چوینە هۆڵندا ئەندامێکی پەرلەمانی هۆڵندی بە فەرمی لە ناو هۆڵندا داوای لێبوردنی لە ئێمە کرد کە 130 کەسی وڵاتەکەی ئەوان چۆتە ناو داعش. ئەمە پێوەەر نییە لەسەر ناو ناوبانگی هیچ کەسێک. ئەمە هەمومان قەرزاری هەڵەبجەین و هەڵەبجەیەکان پێویستیان بە خزمەتی زیاتر و ڕێزلێنانی زیاترە و بە فیعلیکردنی پارێزگاکەیان بەشێکی ترە لە ئەو وەڵام دەرەوە کردداریانەی کە حکوومەت و پەرلەمان هەیەی بە پایتەختکردنی ئاشتی وا دەکا کە ئەرکی قورستریان بکەوێتە سەر هەڵەبجەیەکان و ڕۆڵی زیاتر بگێڕن بەرامبەر بە هەموو کوردستان. زۆر باشە کاک سۆران، وەکو ئەندام پەرلەمانێک ئەکرێ ئەو مژدەیە بەی بە پێشمەرگای هێزەکانی ناوخۆ کە شەڕی ئایندەتان لە ناو پەرلەماندا وەکو پەرلەمانتاران بە هەموو ڕەنگ و دەنگە جیاوازەکانەوە بۆ ئەوەیە تایتڵی ئەم کەمپینە کە با پێشمەرگا لە پێشینەکان ببەخشرێت سولفەی هاوسەرگیری و هەروەها خانوبەرە. شەڕی داهاتووتان بۆ ئەمە دەبێت؟ من وەکو پەرلەمانتارێک لە فراکسیۆنەکەی خۆم نەگمەشدا بەڵێنی ئەوە ئادەم کە شەڕ ناچون کە شەڕی ناوێ مافی پێشمەرگە هەمومان بەرپرسیارین لە بەرامبەر دابینکردنیە. بەڵێنی ئادەمدەینە کە هەر قۆناغێک هەرێمی کوردستان لە دەستگای یاسادانان و جێبەجێکردن کەم تەرخەم بوو بێ بەرامبەر بە مافەکانیان لە لەم قۆناغە بەدووە کەم تەرخەمی نانوێنین و ئەدای ئەرکی خۆمان بەرامبەر مافەکانیان دەکەین و ئەوەی پێویست بێ بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی پێشمەرگە بەواجب لەسەر خۆمانی. باشە لاتانوانە حکوومەت ڕێگرتان بۆ دروست دەبێت بە تایبەتی لەوەی کە بڵێن دۆخی ئابووری و دارایی خراپە؟ دڵنیام دەتوانین قەناعەتیان پێ بکەین کە ئەم هەوڵە قورساییە بەڵێ، بەڵام قورساییەکە ڕەنگە شتێکی تر نەخاتە سەر قەیرانەکە، تێکەڵە بە قەیرانەکە. زۆر باشە وە دڵنیاشم هەموو فراکسیۆنەکان پشتیوانی جددی لەماکەن. زۆر باشە، زۆر سوپاس کاک سۆران. کاک چۆمان، هەنگاوی دوای تەواوبوونیان بەرنامەیە ڕەنگە بەشداری ڕۆژی جیهانی کۆبانی بکەین، بەڵام کەمپینەکەتان چی دەکە هەنگاوی دووەمتان؟ هەنگاوی دووەمە بەسەوە لە دوای ڕاگەنراوە لە دوای ڕاگەاندنەکە پرۆژەتان چییە؟ وا ئەندام پەرلەمانێک پرۆژە یاسایکی پێشکەش کردووە ڕەنگە دوو کەس نەدۆزیتەوە لەم وڵاتەیە دژی ئەم کەمپینەی ئێوە بێ تاکە کەمپینە ڕەنگە هەمووی کۆک بێ لەسەری. چی دەکەن بۆ ئەوەی زیاترین دەنگ کۆکەنەوە بە زووترین ماوە ئەم پرۆژە یاسایە بێ بە یاسا پەرلەمان حکوومەت ملزەم کا بە جێبەجێکردنی؟ کاک محەممەد پێشتر شتێک کە تێپەڕی پێم خۆش نەبوو لەوێ چکە وابزانانی ئەم کەمپینە بەس بۆ پێشمەرگەیە، بەڵام ئێستا خۆزانی کۆمەڵ هەنگاوی تۆزەوێ بە عقلانی بدرێت چونکە هەم قەیرانەکەی هەم پەرلەمانیش و هەم حکوومەتی زۆر ئاسان مبەررە دۆزنەوە بۆی جێبەجێینەکان. ینی ئێمە برساریمە زۆر قورستر و گەورەتر قبول کردووە لەوەی کە ئێمە هەموو هاوڵاتیان بەشداری پێ بکەین لەو سیمینارایە بە وردەکاریت و دوای ئەم کەمپینە بەردەوام بێ. دوور نییە لە دوای ئەم کەمپینێک ئەمە جێبەجێکرا زۆر ئاسانترە لەوەی کە تۆ بڵێ هێزەکانی ناوخۆش لەبەرەوەی کە تۆ بۆ پێشمەرگەی جێبەجێکرد ئەو کاتە هێزەکانی ناوخۆ هێزەکانی ترش تێکەڵەکەی، بەڵام بۆ ئەوی ئەم مبەررانە نەبێ و ئەم بودجێ زۆر قەبنێتە بەرچاوی و وەڵامێکی گەورەت نەداتەوە بۆەوەی کە ئەمانە جێبەجێ ناکەین لەبەرەوەی کە ڕاستی ڕێژەکە زۆرە. ئێمە خەری ئەم کەمپینە دوای ئەم بەرنامەیە پرۆژەی دووەمتان بۆ ئەم کەمپینە چی دەبێت؟ پرۆژەی دووەم لە دوای ئەم کەمپینە مەبەستەوە یار ئەوەی دوای ڕاگەنراوەکە ئەمە ئەو سیمینارەکەن دیسان ئەیکەن بە یادداشتێک ئەم یادداشتەی ئاڕاستی هەر سێ سەرۆکایەتی هەرێمی کوردستانیەکەین و پێکەوە چاودێری ئەو بڕیارەکەن کە بۆ جێبەجێکردن و قسە لەگەڵ هەموو پەرلەمانتاران ئاگەین بۆ ئەوەی کە ئەمە خواستێکی کۆمەلگەیە و خواستەکە بۆی بچووکترین پاداشتە بۆ پێشمەرگەکانی هەرێمی کوردستان کە ئەم پاداشتیان بکەن پێکەوە هەمومان بەشدار بین لە جێبەجێکردن نەک فراکسیۆنێکی تایبەت بۆ ئەوەی لە ڕاستی ئەزمونێکی ناخۆش و ناڕەحەت تاڵمان هەیە لەگەڵ ئەوەی کە ینی هەموو مامانە بە جۆرێک لە جۆرەکان لایەنگری هێز پێشمەرگە هەر هێزێکی تر بەڵام لایەنێکی تر بۆی ئەمە جێبەجێ نەکا ئەوە بۆیە لێرەوە بە کاکسۆران و بە پەرلەمانتارانیش ڕاگەێنم تکایە بۆی هەمومان دەستە ناو دەست پێکەوە هەموو فراکسیۆنەکان و هەموو چارەکان و ڕۆژنامەنووسان و کۆمەلگای مەدەنی هەموو کوردستان پێکەوە ئەمە بکەن بە پرۆژێک یاسایەک بۆی هەم هیچ بڵێن هیچ فراکسیۆنێ بۆ من نەکا بۆی ینی بەڕاستی تەناقوزات دروست نەبێ بۆی ئەم بڕارە بە زووی جێبەجێ بکرێ دواتر بۆ هێزەکانی تریش بڕۆین کە ئەمیان بۆ بکرێەوە بچووکترین پاداشتە خول و وەرەکشۆپ و کۆنفرانس وانی کە باسەکە بە تایبەتی سیمینارێک
دەستوبردێکی تیا بکەن باشتر نییە لەوەی کە زووتنی واژۆ کۆکەن و زووتنی پێشکەشیکەن بە پەرلەمان نەک ئەم کاتە بکوژن بە سیمینار و بە وەرگتین ڕای پسپۆران چووکە کەس نییە ڕای لەسەرەوە لەبێت کە ئەمە ضرورە و پێویستەوە مافی پێشمەرگەیە. هەندێک جار هەمومان حکوومەتی کوردستان پەرلەمانی کوردستان باشن لە خاڵێکی بچوو کەم و بەڕێڕێنەوە بۆی جێبەجێ نەکە بۆ ئێمە کۆمەڵگە پسپۆر و شارەزای ئەهێنین ئەمان ئەوە بکەن بڵێ لە سیمینارەکە دەستوبر دەکەین بڵۆ لە واژۆکەش دەستوبر دەکەین بۆی لە ڕۆی میدیایی و هەمومان ئاو بەش ئەمە بکەن چونکە هەندێک شوێنەوە پارێزگای بەشداری نەکردووە ینی بە دڵنیای و هەنگای بۆنین ئەمەکەن بە یادداشت و پێش ئەوەی سیمینارەکە بگەن ئاڕاستی پەرلەمانی کوردستانەکەن و لەگەڵ فراکسیۆنەکان دانیشتن. سپاس. سپاس. پاش وچانێکی کورت هەر خۆم دێمە وڵاتە.